خۆشەویستانم ئێمە لە ئەڵلقەکانی ڕابردوودا لەگەڵ مامۆستای ئازیز و خۆشەویست مامۆستا قادر دەرەشیشی بانگخواز کە ئەم ڕۆژمیوانمانە و زۆر بە خێراتنی دەکەین و سوپاسی ئامادەبوون دەکەین مامۆستا زۆر بەخێر بێی. زۆر سوپاس. باسی ئەوەمان کرد ئیمان چییە، بنەماکانی ئیمان، کاریگەری ئیمان، ئێمە لەکوێ ئیمانداین، چۆن ئیمانداری خۆمان بدۆزینەوە و چەندین بابەتمان لەو چوارچێوەیەدا چەندین پرسیارمان وروژاند. مامۆستا زۆر بەوردی زۆر بە حیکمەتەوە بەپێی چەندین بەڵگە ئەم بابەتانەی شەنوکە و کرد و شرۆڤەی کردن. تەوەری ئەمڕۆ بەرنامەکەمان هەر لە چوارچێوەی ئیمانداین، باز لە ئیمان دەکەین، مرۆڤ لە سایەی ئیماندا. ئەمڕۆ دەمانەوێت ئێمە لە دووتوێی ئەڵلقەکانی ئەم بەرنامەیەدا لەگەڵ بەڕێز مامۆستا قادر دەرەشیشی بانگخواز دەمانەوێت ئەوە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست ڕوون بکەینەوە کە ئێمە بە خۆمان دەڵێن ئیماندارین، بەڵام بەڕاست ئێمە دەزانین لەکوێ ئیمانداین. بەڕاست ئەومان لێو نەبووە کە ئێمە بە دروشم ئیماندارین بەڵام بە کردار ئیمان جێبەجێ ناکەین. دەمانەوێت ئەوە بە ئێوە بڵێین کە ئەگەر ئێمە کەوتوینە دۆڵێکەوە و ئیمان لە دۆڵێکی تردایە، چۆن جارێکی تر ئێمە بەرەو مەملەکەتی ئیمان بڕۆینەوە، چۆن جارێکی تر لە سایەی ئیماندا پشوو بدەین بەحەسینەوە، جارێکی تر لە هەواری ئیماندا سەرخەوێکی ئارامی بشکێنین، جارێکی تر لەژێر ساباتی ئیماندا بۆ ساتێک ئارامی و بەختەوەریمان دەستکەوێت. مامۆستا گیان زۆر بەخێر بێ و دەمەوێت بچینە ناو بابەتەکەمانەوە. یەکەم پرسیار پێم خۆشە ئەمڕۆ لە بەڕێستی بکەم. دەشێت زۆر ئێمە پرسیاری زۆرێک بێ یان زۆر کەسم پرسیارە بکە ئیمان وەڵامی هەموو سەردەم و زەمانێکی پێیە، دەتوانێت وەڵامی هەموو گۆڕانکاری خێرا و سەریعەکانی سەردەم لەو کاتەوەی کە ئیسلام هاتووە. ئیسلام سەردەمەکان بە چەندین بارودۆخ و بار و زروف و شەڕ و کوشتار و ئاشتی و ئیمپراتۆریات و دەوڵەت و ئیسلام لە چەندین شوێن دەوڵەتی گرتوۆتە دەست و قەڵەمڕەوی فراون بۆ قەڵەمڕەوی تەسک بۆتەوە و چەندین جار داگیر کراوە و ستەمی لێکراوە. دەمانەوێت پێمان بڵێ ئیمان بۆ هەموو بار و زروفەکان، بۆ هەموو بارودۆخەکان وەڵامی پێیە و دەتوانێت وەڵامگوی ئەو سەردەمە بێت و ڕێکار و ڕێوشوێن و تەواوی پێویستەکانی سەردەمدابین بکە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. بدو خال باسی بکەین. یەک ئەوەی کە خوای گەورە ئەفەرمێ ئینی جاعل في الأرض خەلیفە، من جێگرێکی خۆم ئەنێرم بۆ سەرزەوی، کەواتە خوای گەورە هەموو شتەکانی دیکتە نەکردووە، هەموو شتەکانی لە قاڵب نەداوە ئەمە بگرن بەدەستانەوە و ئیتر بیر مەکەرەوە، بەڵکو ئینسان جێنشینی خوایە لە سەرزەویە بە ڕێنمایی ڕەبوالعالەمین ئەم ئینسانە بیر ئەکاتەوە و بە عەقڵی خۆی دەست ئەکاتە پێشکەوتن و تەتەوراتێکە نە لە قورئانە هەیە نەخوا پێیوتووە، بەڵکو خوای گەورە عەقڵ و مەعریفەیەکی پێداوە، ڕێنمایەکی پێداوە. ئەو بابێکیان کەواتە ئەم ئینسانە ئەتوانێت حتا ئەگەر 1 ملیار ساڵی تر عمری بەشەری درێژ بێتەوە، ئەو ئەتوانێت لەژێر سایی ئەو ڕێنمایانەی ڕەبوالعالەمینە پێشکەوتنەکانی خۆی بەرەتە پێش. 1. 2. ئیسلام یا ئیمان لە زۆر شوێنە بە نور ناوبراوە. ئیمان ڕووناکیە، ڕووناکی تاریکایی لە ئاباد. ژێر تاریکاییەکە ئەکرێت دەشتێک بێت، ئەکرێ شاخوداخێک بێت، ئەکرێت دەریا بێت. کاتی ڕووناکیەک هەڵکرا ئیتر تۆ بەرچاوی خۆت ئەبینیت، چ لە شاخوداخەکە، چ لە دەشت و سەحرا و سەحراکە، چ لە ناو دەریاکە، تۆ نەکەوتە ناو چاڵەوە. کەواتە ئیمان نورێکە، تۆ لە هەموو زەمان و مەکانەکانە پێی ئەڕۆیت کۆڵان و تەسکای و پێچ و پەناکانت بۆ ڕووناکەکاتەوە. دەشێت بڵین تاریکایی لە هەر جێک هەبوو نوری ئیمان ئامادەیە و دەتوانێت ڕووناکی بکاتەوە. هەر مەبەستم ئەوە بڵێم، جارێ بەبێ ئیمان دنیا تاریکە، ئەمجا ئیمان ڕووناکیەکە بۆرە و هەر لایەک ڕۆی ئیتر ئیبهامەکان ناڕوونیەکان لە ئەبا ڕووناکیەکە کەوتە بەرچاوت. کەواتە ئیمان کە ئەڵێن ئیمان با بیڵێنەوە
بەوەی کە من ئەزانم لەکوێوە هاتووم زۆر مشکلەیە کە نەزانین لەکوێوە هاتوویت ئێمجا بۆ کوێ ئەڕۆم دەی لەکوێوە هاتووم و بۆ کوێ ئەڕۆم هەمیشە سەرگەردانی ئەم خەڵکە ئەلەوێ بوو یەکێک لە مشکلەکانی فەلسەفە و متەفەلسفینی دنیا سەرگەردانی ئەمە بوون کە من لەکوێوە هاتووم بۆچی هاتووم بۆ کوێ ئەڕۆم سێ خاڵ لەکوێوە هاتووم بۆچی هاتووم بۆ کوێ ئەڕۆم ئیسلام یا ئیمان جوابی ئەم سیانە دەیاتەوە تۆ بەندەی خوای لە سەرزەویە نردویتی بۆ سەرزەوی بۆ ئیعماری سەرزەوی بۆ ئاوەدانکردنەوەی سەرزەوی یەک کەلیمەیە و مانایەکی زۆر و زەبەنە یەک کەلیمەیە مانایەکە حەتا بتەوێ فراوان ئاوەدانکردنەوە بە دار و درەخت ئاوەدانکردنەوە بە ئینسانیەت ئاوەدانکردنەوە بە لابردنی نەخۆشیەکانی مرۆڤەکان ئاوەدانکردنەوە بە ئاشتی خستنە بینی هەموو مرۆڤەکانی دنیا ئاوەدانکردنەوە بە ئازادکردنی فکری هەموو بەشەرەکان کەواتە تۆ بەندەی خۆی هاتووی بۆ ئەمە لەلایەن خواوە هاتووی بۆ ئەمە هاتووی بۆ لای ئەویش ئەگەڕێیتەوە کە مادام بۆ لای ئەو ئەگەڕێمەوە من ئیتر پێوەر و معیارم ڕازیکردنی ئەڵڵایە کە مادام پێوەر و معیارم ڕازیکردنی ئەڵڵا بوو ماندووبوون نازانم چونکە ئەزانم ئەو بەشە عومرەی کە هەمە بەمە ئەتوانم ئەو بەهەشتە فراوان و بێپایانە بکڕم عمرەکەی زۆر کورتە کەواتە خیانەتکردن لەم عمرە کورتە زۆرمێکی گەورەم لە خۆم کردووە و زەربەیەکی زۆر گەورە لە خۆمەیەم بۆیە کۆش ئەەکەم یەک لەحزە نەیەڵمەوە لەم کاتەی خۆم بە خەسار بڕوات باشە ئەمجا پاداشیش لە خەڵک داوا ئەەکەم عفو پاداشیش لە خوا داوا ئەەکەم کە مادەم لە خوای داوا ئەەکەم نەک لەیم لە کەس هەیە و نە چاوەڕێی منەتیشیانم و نەچاوەڕە منەتم بزانن نە گلەیشم لیان هەیە و نە تەڵەب و داواکاریکیشم لیان هەیە کەواتە ئۆتۆماتیکی لەگەڵ شەجەر و حەجەر و بەشەرا من دۆستم و ئەکەومە ڕێو ئەڕۆم لە زمانی ئیمپراتۆریە بەو شێوە ئیمپراتۆری ئەەکەم کە خوا ئەیەوێ لە زمانی حکومەتی قوتری شاوکو کە ئیمڕۆ هەیە بەم شێوە جمو جوڵ ئەەکەم کە خوای ڕەب العالەمین ئەیەوێ لە زمانی شمشێربازیە بەو شێوە شمشێر ڕائەوەشەنم کە خوا ئەیەوێ لە ئیمڕۆی ئەنتەرنێت و ئەلکترۆنیات و نازانم فتوحاتی ئاسمانەکانە بەو شێوە حرەکەت ئەەکەم و ئەجوڵەمە کە خوای ڕەب العالەمین ئەیەوێ کەواتە ئیمان ڕووناکیە کە لە هەر لایەک تاریکی هەبێ ئەو ڕووناکی ئەکاتەوە لە هەر عەسر و زەمانێکە بێت زۆر باشە مامۆستا کۆمەلگایت بڵێت ئێمە ئیماندارین کۆمەلگا هەموو ئەم دروشمە هەیە ئێستا کەس ئامادە نیە پێ بڵێ تۆ بێ ئیمانی یان بڵێ ئیمانت نییە یان بڵێ کافری پەنا بەخوا یان پێ بڵێ تۆ لات داوە یان پێ بڵێ تۆ ڕێگاکە لێ گوم بۆ یان گومت کردووە یان لێیان شێوەندووی باشە کۆمەلگایەک ئیدعای ئیمانداری دەکا کۆمەلگایەک بە دروشم دەڵێ ئێمە ئیماندارین و بەڵام بە کردار پەیڕەوی لە بنەماکانی ئیمان ناکە ئەم کۆمەلگایە هەر بە پاکی و بەڕێک و سافی دەمێنێتەوە یان تووشی لادان نابێت و ئەزانم نمونە و نیشانەمان لەم سەرزەمینە زۆرە ئێستا دروشمێک بۆتە جاری گشتی جارێکی دنیایی کە کەلیمە دیموکراسیە سیرەکەین حیزبێک خۆی ناوە دیموکرات کەچی لە ناوەڕۆکە گەورەترین دیکتاتۆرە و ئەگەر پێی بڵێ دیکتاتۆر پەلامار دەدا لە کاتێکە هەموو هەست و کەوتێکی دیکتاتۆریە دەکرێت بڵین زەمان و سەردەمی دروشمی بێکردارە ئەگەر ڕێگان بدەی ئەڵێم لە تەواوی سەردەماکانە هەروە بووە حسابکە موسا عەلەیهی سەلات وەسەلام نزیکەی 3000-4000 ساڵ لەمەوە پێش هاتووە هەر ئەو گلەیەی پێغەمەری ئازیز عەلەیهی سەلام ئیمڕۆ لە ئێمەی بیکا یا ئەو کەسانی هەنێک شارەزان لە دین و بەڕاستی مخلیسانە دینداری ئەکەن گلەیان هەیە لە ئەو هەموو خەڵکە
لە زمانی موسایش عليهەی سەلات وسەلام ئاوا کەسانێک هەبوون کە گلەیان بووە لە قەومەکەی خۆیان کە ئیلا کەمێکیان نەبێ هەمویان پاشگەز بوونەتەوە لە درۆشمەکانی کە موسا عليهەی سەلات وسەلام هێناوەتی هەر ئەو بەنی ئیسرائیلانی کە خۆیان بە شوێنکەوتی موسا ئەزانی لە کاتێکە عیسا عليهەی سەلات وسەلام هات بۆ ئەحیاکردنەوەی تەورات کەچی پەلەماریاندا بیکوژن یەحیا هات سەلامی خوای لەسەر بە شوێن ئەوە سەریان بڕی دەیکەواتە ئەمە لە هەموو زمانێکە خوای گەورە خۆی ئەفەرمێ قەلیل من عیبادی الشەکور کەمێک لە بەندەکانم شکر گوزارن لە بەرامبەر ئەو نیعمەتانی کە پیان ئەدرێ و هەر ئەم ئاەتی وازانم لە زۆربەی حەلقەکانە دووبارەمان کردێتەوە کە خوای گەورە فەرمێ لا يؤمنون بالله إلا وأكثرهم مشركون ئەو خەڵکانی ئەڵێن ئیمانمان هێناوە بە ئەڵڵا زۆربەیان تێکڵاوی شرک بوون و شرک لەناو ئیدعا و قسەکانیان هەیە باشترین دلیلمان ملاحەزە بکە لەم ڕۆژگاری کە ئەم هەموو هێنانە دانراوە ئەم هەموو کامێرانە دانراون کامێرە بۆ مرورە کامێرە بۆ دزوجەردەیە ئالەم بابەتانە کەسێک ئێوێ خەریکە جموجۆڵێ بکات ئەڵێ ئاگا لێوێ کامێرەکە ئیشەکات هەر نمونەیەکەم لە بەرچاوە خۆم دوایە لە کامێرەکە بینم دوو کەس خەریکی قەزەیەک بوون یەکیانوتی ئاگادار بە کامێرەکە ئیشەکات یعنی کامێرێک ئینسان دایناوە قابلی ئەوێ تعتیل بێ قابلی ئەوەیە بەردێکی لێ بدەی بشکێ و ئیتر نەوبینێ قابلی ئەوەیە تۆشتە بێ بەدەم و چاو تا ئیتر نەناسێتەوە قابلی ئەوەیە پشت هەڵکەیت و ڕووی تێنەکەی بۆیە نەزانرێکیت یا ماسکێ دەمام بەڵێ هەموو زەعفێکی تایە ئەم خەڵکە خۆی ئەپارێزێ لە کامێرەکان لە کاتێکە نزیکی کامێرەکانە بێتەوە سیارەکەی هێواش کاتەوە بۆ ئەو حەدەی کە قانونی مرور دایناوە کاتی لەو تێپەڕی کرد بە هەر حاڵ بە ئارەزی خۆی ئەڕوات دەی باشە هەر ئەوەنە حساب بۆ ئەڵڵا بکرایە بەڕاستی بە وەزع ئاگەشتین درۆمانە کرد فێڵمانە کرد خیانەتمانە کرد ئەمە چاودێریەکانی ئەڵڵا تەنیا چاودێریەکان ئەمجا ئەگەر بەو ئەندازەیی کە وعدمان پێدرێت لە دوای تەعینات ئێمە لە دوای تەخەڕوج تەعین ئەبین لە دوای بینینی دەورەکەمان تەعین ئەبین بەو ئەندازە ئیمانمان بە ڕەزاقیەتی ئەڵڵاه ببوایە ئێمە چی پێویستمان بە خیانەتە بوو ئاخر کە لە کاتێکە من خەریکم ئیش ئەەکەم بۆ ماڵەکە لە دەشتێکی چۆڵایە و تەنها بلۆکی ڕووتە و منش خۆڵ ئەبەمە سەربان کاتی ساحێبکار پێی وتوم ئیشم بۆ ئەەکەی بە سێژەمە نانی خۆمەوە ئیتر من ناپرسم ئەرێ بۆ بۆنی خواردن نایەت بۆ دەنگی قابلەمە و قوڵپەی چێشتەکەنە ناپرسم خاترجەمم لە هەرکوێ هەیەیەت دەی باشە ئەگەر ئێمە بەو ئەندازەی ئەو پیاوەکە قەرارە ڕزقی ئەم سێژەمەمان بۆ بێنێ کە ئەویشەی خۆی نییە کە ئەکرێ سارەکەی تعتیل بێ و نەتوانێت کە ئەکرێ پارەکەی پێنەمێنێت کە ئەکرێ نەخۆش بکەی و نەتوانە بێت هەموو زەعفەکان لە ڕێیا هەیە بەو ئەندازە ئیمانمان بە ئەڵڵاه بێت ئێمە ئەو دەرد و مشکلانە یەتە ڕێمان ئێمە ئەم زلەتەیەتە ڕێمان ئێمە لە بەرامبەر زۆڵم وستەما سەردا ئەنەوێنین ئێمە سەربەرز ناکەینەوە و ئیبراهیم ئاسا عەلەیهی سەلات وەسەلام کاتی بۆ ناو ئاگرەکە بە ئاسمانە ئەڕوات بە ئاسمان ئەڕۆ بەم مەقسەدە نەیانتوانی فڕیدەن پاڵی پێونن بۆ ناو ئاگرەکە بە مەنجەنیق فڕەیاندا لە دوورەوە لە کاتێکە بە ئاسمانە ئاوە ئەڕوات جوبرەئیل عەلەیهی سەلات وەسەلام یەت ئەڵێ چیت ئەوێ بۆت بکەم جوابی ئیبراهیم لەم کات و ساتە زۆر حەساسە جوابی چییە؟ ئەفەرمێ علمه بحالی یغنینی عن سؤالی ئاگاداری خۆی کە ئەڵڵایە بە حاڵی من بێنیازم ئەکا لەوەی هیچ پرسیارێ بکەم هیچ داوایە لە تۆ بکەم ئەوەی کە تۆ ئەتەوێ بیکەی بم خۆی ئەتوانی بیکات ئەمجا کەواتە با چی باشە بم ئەوە بکات ئەی خۆ
ڕاستە ئیبراهیم پێغەمەر بوو عەلەیهی سەلام پێغەمەرایەتی بوو ئەوەیە ئەو حەقایقێک مامۆستایەکە عیلمێک ئەخوێنێ ئەو عیلمە بە ئێمە ئەدات دەی ئەبێ ئێمەش لە دوایە بین بە عینی مامۆستا ئەگەر وەحیمان بۆ نەیە خۆ وەحیەکە ئەو بەدەستمانەوە بیگەێنین فەرامۆش نەکەین هەرێکە لە ئێمە پێغەمەرێکە پێغەمەر یعنی چی یعنی پەیغامبەر یعنی پەیغامێکمان بەدەستەوەیە ئەیگەێنین بە شوێنی خۆی محەممەد عەلەیهی سەلات وەسەلام لە جوبرەئیلەوە وەری گرت دای بە ئێمە تا ئەو کاتە ئەو پێغەمبەر بوو کاتی گەیشت لای دەستی ئێمە پەیغامەکە لای ئێمەیە ئێمە ئەبێ بگەین بە خاوەنەکانیان بەو کەسانی کە محتاجن پێیان ئێمە پەیغامبەرین لە ئێمەوە بۆ ئەو خەڵکەی تر دەی ئەو ئاوای تێگەیاندوین خوای گەورە ڕازقی تۆیە خوای گەورە بژی و مەمری تۆیە خوای گەورە مزڕ و نافعی تۆیە دەی ئەگەر باوەڕمان بەمە هێناوە ئەبێ ئیبراهیم ئاسا بکەوینە ڕێ ئەبێ بین بە نور و چرایەک عالەمێک لە ژێر ڕووناکی ئێمە ڕێگە بکە و بڕوات و ئەگەر ئەمەمان نەکرد ئەمە جێی سوئالە ئیتر ئایا ئێمە ئیماندارین یان نا زۆر باشە مامۆستاجان دەمەوێت لە بەڕێستان بپرسم ئیمان هەوێنی تەبایی کۆمەلگا نییە بەڕاستی ئەی بۆچی ئەگەر ئیمان هەوێنی تەبایی کۆمەلگایە ئەو هەموو کێشە و بگرە و بەردە و گرفتاریە و ئەو هەموو بێگدا کێشان و هەموو شەڕ و کوشت و کوشتار و ناڕەحەتی و قاچ بڕینەوەی یەکتر و پشکاندنی یەکتر و کارەسات دروستکردن بۆ یەکتری بۆچی هەموو ئەمانە هەیە لە کاتێکدا ئێمە ئیسان دەیڵمەوە ئیدعای ئیمانداری دەکەین لە حەڵقەی پێشوشە ئیشارەتی بە بابەتێک کرد ئێستش هەر ئیشارەتی پێ کرد من لە پاڵ جوابی ئەمە جوابی ئەویشە دەمەوە ئەوەی کە ئێمە چۆن بتوانین بگەڕێینەوە سەر ئەم حاڵەتە ئیمانیە لە کاتێکە باس لەمە ئەکرێت لە کاتێکە من نەمزانی لەکوێ هاتووم و بەوکوێ ئەڕۆم لە کاتێکە نەمزانی لەکوێ هاتووم بەوکوێ ئەڕۆم بەدەمنا باوەڕێکی دەرونی بزانم لەکوێ هاتووم و بۆچی هاتووم و بۆکوێ ئەڕۆم کاتی ئەمەم نەزانی ئیتر هەستەکەم من لە ناو غاباتێکە ئاژیم لە ناو جەنگەڵستانێکە ئاژیم پڕێتی لە گورگ و لە چەقەڵ و لە دڕەندە ئەو کاتە ئەبێ من شمشێرم لێ هەڵکێشا بێ لە هەرکوێ جوڵەیەکەم بینی شمشێرێکی پێ بکێشم بەبێ بزانم ئەو جوڵەیە چییە چونکە ئەڵم ئەبێ من فرای خۆم کەوم مەبادا شێرێک بێت تا بزانم شێرە پەلاماریدا بمخوارد بیمی کەواتە لەگەڵ جوڵەکە و زرمەلی هەڵسێن و شمشێر لێدەمە بیکوژم یان ئەبێ منیش بەرگێکی گورگ بکەمە بەری خۆم و بلورێنم تا خەڵکوا بزانە گورگم تا گورگەکان وا بزان گورگم ئەجینا ئەم خۆن بوا بزان مەڕم کەواتە دەستەکەم بەداپاچین و خواردن و پەلاماردان حتاوەکو زمانێک کەسێکی تر لە من بەهێسری و پەلامارم ئەدا ئەم خوات هەمووی ئەمە ئەگەێنێ نازانم لەکوێوە هاتووم بۆچی هاتووم بۆکوێ ئەڕۆم دەکەواتە ئەمەی ئەیبینی ئێستا لە ناو کۆمەلگای ئێمە و لە ناو شارەکەی ئێمە و لە ناو کۆمەلگای ئیسلامیە لە هەموو دنیا کاتی ئەڵم ئیسلامی مەبەستم ئیسلامی محەممەد نیە عەلەیهی سەلات وەسەلام هەموو ئەدیانەکان پیان وتراوە ئیسلام دەی ئەوانیش دووبارە عینەشت لە بیریان چووە ئەجنا شوێن کەوتوانی عیسا عەلەیهی سەلات وەسەلام کە یەکێک لە فەرمایشەکانی خۆیەتی ئەگەر زلەیەکیاندا لە لایەکەت لاکەیت لاکەرەوە تا زلەیەکی تری لێ بدرێت لێرە مەبەستی عیسا عەلەیهی سەلات وەسەلام ئەوە نەبووە تەسلیم بە هەموو زوڵ مستەمەکان بە ئەگەر وا بوایە عیسا خۆی تەسلیم بە ئەو هەموو یەهودیانە ئەکرد کە ڕازی نەبوون بە پەیامەکەی تەسلیم ئەبوو ئەوەنە ئەوانی بێزار نەئەکرد کە بیەن لە سێدارە و ئیعدامی و کوژن دەی کەواتە عیسایەکانیش کە ئێستا زۆربەی دنیان ئەوانیش ئاوا ئەبوون کە لەگەڵ هەموو کەسە تەبا ئەبوون دنیایان خۆشەویست و دنیا خۆشی ئەویستن دەیکەواتە هەر هەمومان ئەومانە لەبیر چوەتەوە لەکوێوە هاتوین بۆچی هاتوین بۆکوێ ئەڕۆین کاتی لەبیر چوەتەوە ئیتر تۆ ترازاوی لە جادە لە ڕاستە جادا کە ترازاوی ناچی بۆ ئەو شارێک کە قەرارە بۆی ئەڕۆیت ئەوە ڕێگایکی ترە گرتوتە بەر
و ئەو ڕێگانات گەێنێت ئەو شارە ئێمەش قەستمان ئەوەیە بگەین بە دیداری ئەڵڵا و پێغەمەران عەلەیهیمو سەلات وەسەلام و تەقە لە دەرگای بەهەشت بدەین کاتی کە لە ڕێگا لاماندابێ دەستمان بە دەرگای بەهەشت ناکەوێ و ڕێمان لە ئەڵڵا و پێغەمەران ناکەوێ عەلەیهیمو سەلات وەسەلام ئیتر ناوت موسڵمانە ناوت یەهودیە ناوت موئمینە ناوت هەرچی هەیە محتەواکەی تۆ ئەوە نییە کەواتە ئەم هەموو بکوژ و بوڕە هەمووی لەوە هاتووە باوەڕ ناکەین لەکوێوە هاتوین بۆچی هاتوین بۆکوێ ئەڕۆین کەواتە لامانداوە زۆر باشە مامۆستا گیان بڵێ جوابی پرسیارەکەی جەنابەت کە ئایا چۆن ئێمە بگەڕێنەوە سەر شەڕێگەکەی خۆمان جوانە بڵێ دوو سێ خاڵ زۆر حەساسە ئێمە ئاگامان لێ بێت نازام جارێتر باسم کردوویەنا برازایەکی مناڵ بوو ئێستا گەورەی و سەحەبی خاو خێزان و ئەڵێ لەگەڵ دایکما هاتم بۆ بازار لە دارە سوتاوەکە دایکم ئەڕۆیشت و عەبای لەسەرا بوو ئەو کاتە هەموو ژنان عەبایان لەسەرا بوو منش عەباکەی دایکم گرت بوو ئیتر ئەڕۆیشتم و سەری ئەم لاولا مەکرد بێخەم هەرچێکم ببینایە سیر مەکرد چونکە لەگەڵ عەباکەی دایکم تو نەبوویەوە لەسەریە کە گیری کرد بوو لەسەری ئیتر منش بە شوێنی ئەڕۆشتم بۆ هەر لایەک بڕۆشتای بەوە ئەمزانی بە ڕۆشتنی دایکمە باشە ئەڵێ ئەڕۆشتم لە پڕێکە دایکم لای کردەوە سێرکرد دایکم نییە وتم ئەمە لە شوێنێکە دایکی خەریکە بمعاملەیە شتێکەوە ئەمیش وەستاوە لەو لەحزەیە عەباکەی دایکی بەرداوە جبسی خواردووە هەرچی خواردووە ئەبایەکی تری گرتووە لەبری ئەوە کاتی کە لایە کاتۆ دایکی نییە ئەڵێ یەکسەر خەریک بوو دڵم دەربێت یەکسەر خەریک بوو لەوێ دڵم بوەستە و بمرم چونکە زانیم ئیتر ئەم دەم و چاو و ئەم عەبایە من ناگەێنێتەوە مەقسەدی خۆم ئیتر من دایک و باوکم نابینمەوە ئیتر ئەو لەژێر بەڵێ لەژێر ئەو گوڵۆپا کزا و ئەو کاتە گوڵۆپە سوورەکان هەبوون لەژێر ئەو گوڵۆپە سوورا و لە پاڵی گیزەی سەماوەری ماڵ و وردە گۆرانیەکانی باوکم بۆی ئەوتم ئیتر نایبینمەوە ئەڵێ نازانم چۆن نەمردم بەڵام زیڕە و گریانم دەست پێ کرد لە شوێنی خۆم نەمیێرا بجوڵێم و هەر خەڵک بووە هات و نەیەزانی چیم لێ بکات ناو چییە نازام ناوم چییە دایک و ناوی چییە لەکوێیە ماڵتانە هیچ من ئەزانی ئەڵێ ئیتر گریان و زیڕە گوێم لە دەنگی خەڵک نەبوو چیم پێڵێت کاتێکم بینی دایکم بە هەڵەداوان لەولاوە هاتەوە و دیارە دایکی ئەزانێ چۆن تێپەڕی کردووە ڕێک بە ئەو حاڵەتە پێچە بە شوێن خۆیان هاتەوە منی بینیەوە ئەڵە لەگەڵ ئەوم بینیەوە یەکسەر جارێکی تر گیانێکم پێ هاتەوە و عەرەقێکم دەردا و گیانم فێنک بوویەوە و هاتمەوە سەر خۆم و لێ وشکەکانم ئاوێ تێزایەوە جارێکی تر ئەبێ ئەو خەڵکە پێش هەموو شتێ بزانێ ئەوە عەباکەی دایکی خۆی نەگرتووە ئەوە تەنافەکەی ئەڵڵای نەگرتووە خوای گەورە فەرمێ واعتصموا بحبل الله جميعا ومن يعتصم بالله فقد استمسك بالعروة الوثقى ئەو کەسەی پەنای برد بۆ ئەڵڵا ئەوە دەستی گرتووە بە ئەو تەنافە بتەوەوە کە ئەو سەرەکەی ئەوە نەبەتەوە هەرچی ڕایکێشی ناپەڕێت ئاوا بیگرە و بڕۆ ئەو گەێنێتە ئەو مەقسەدە ئەبێ ئەو خەڵکە بزانێ ئەم عەبایی دەستی پێوەی گرتووە ئەو عەبایە نییە و ئیتر ئەو شوێنە نادۆزێتەوە ئاوا بڕوە ئەو شوێنە نادۆزێتەوە خاڵ یەکەم ئەوەیە ئەو خەڵکە بەمە بزانێت کە بەمەیزانی ئیتر هاواری لێ هەستێت جار بدا من ڕێگام ون کردووە من ڕێگا نادۆزمەوە من چی بکەم کوا ڕێنمووی کەرێک کێ کەس یارمەتیمدا کێ ڕێنماییم بکات ئەو کاتە پێغەمبەری ئازیز ئەفەرمێ عەلەیهی السەلات وسەلام لا يزال أمة من أمتي قائمة على أمر الله لا يضرهم من كاذبهم ولا من خالفهم حتى يأتي أمر الله بردوام
دەستەیەک لە ئومەتی من لەگەڵ دەستوری خوایان لەگەڵ فەرمانی خوایان ئەوانەی مخالفەیان بکەن ئەوانیان دوشمناتیان بکەن ئەوانەی بیان کوژن ئەوانەی جاری خراپەیان بۆ بدەن ئەوانەی ماشینی ئیعلامیان ڕوتێ بکەن و بەدەهۆڵ و زۆرنا نەیاڵن کەس گویان لە دەنگیان بێت زەرریان پێ ناگەیەنێ حتا ئەو لەحزەی ئەگەن بە ئەڵڵاه و ئەوانە هەمیشە چرای ڕووناکین هەر کەسە بێوێ بیان دۆزێتەوە دەیکەواتە ئەگەر ئەم ئاوا خۆی بەنیازمەند زانی و زانی ڕێگاکەی ون کردووە بەچی شابزانێ ناو نیشانەکانمان باس کرد ئاوا لەخوا ئەترسێ کە لە کامێرەکان ئەترسێ ئاوا لەخوا ئەترسێ کە ئەڵێن ئەم موبایلانە زۆر بەعزە موبایل ئەڵێن نازانم ئەمن و استخباراتەکانی دنیا جۆرێک سیستم دەستگا هەواڵگریەکان چاودێری ئەکەن ئیتر ئاگای لە کەلیمە و قسەکانی خۆی بێت ئەگەر ئاوا تەماشای ئەڵڵا ناکە بزانە ڕێگای ون کردووە دەی با خۆی تەماشای خۆی بکات و ئاوا فەرمانەکانی خواجێ بەجێەکە کە بەیانیان ئەچێ بۆ وەزیفە و دەوامەکەی ئاوا فەرمانەکانی خوا پەلەپەل ئەڕۆ بەدەمێەوە کە نانەوایەک بەیانی زوو ئەو خەوە خۆشە دەست لێ هەڵەگرێت لەژێر ئەو سپلێتە خۆشایەتە دەرەوە یان لە زستانە لەژێر ئەو جێگە گەرم و نەرمایەتە دەرەوە پەلەپەل بەرەو نانەوەکەی ڕاکا و دەڕابەکەی هەڵاتەوە و کوورەکەی هینەکات گەرمەکات یەک بەیانی تەخەلوف ناکات ئەگەر بێت و شەویش تا بەیانی نەیتوانی بێت لەبەر هەر بەڵایەک نەیتوانی بێ بخەوێ بەیانی ئەگەر پەنجەشی بەچای خۆیان کرد و خۆی ئەگەێنێتە نانەوەکەی مشتریەکانی نامێنن بازاڕی نامێنن ئەگەر ئاوا بەدەم ئاوا بەدەم کەس بکەوێتی ئاواش بەدەم فەرمانەکانی خواوەیە ئەوە ڕێگای ون نەکردووە ئەوە ئەوی خۆی یەکێکە لە چراکان ئەگەر ئاوانە بێ بزانە ڕێگاکەی ون کردووە دەی بیزانێ بەو ئەندازە ڕێنمووی کەریش هەیە ڕاکە بۆ لایەن خۆی کەواتە خاڵی دووهەم ئەوەیە کە خۆی بە محتاج بزانێت کاتی خۆی بە محتاجزانی غڕور و کیبری هەموو بخاتە ئەولاوە ئەو کاتە ئاسان ئەتوانە ڕێگاکە بدۆزێتەوە چونکە خوای ژێ بەدەمی ئەوە کە فەرمێ والذین جاهدوا فینا لنهدینهم سبولنا ئەو کەسەی کە وەکو دایکێکی کۆرپەون بوو چۆن ڕائەکا بە شوێن کۆرپاکەیە و ئەگاتە هەر کەسێ نەتدۆزیوە نەتبینی جلێکی وای لەبەرا بوو ئاوا بە هەڵەداوان ڕاکە بە شوێن ڕێگاکەی خوایە بە شوێن بانگخوازێکە کە ڕێگاکەی پیشان بدا خوای گەورە خۆی ڕێنمووی ئەکا و ڕێگاکەی پیشانەدا و ئەی خاتە سەر ئەو گومبۆی کە بۆی ئەگەڕێت ئەگەر ڕێگان بدەی چیرۆکێک داستانێک ئەگەڕێتەوە کە چیرۆکە خێراکانم ئێستا نایەتە بیر کە ئەوانی بە چای خۆم بینیمە ئەو داستانە ڕابردوو ئەگەڕمەوە ئەڵێ چەند کەسێک لە ناو بەلەمێکە ڕێگاکەن چەند کەسێکی ئیماندار لە ناو دەریایە ڕەشەبا هەڵەکە پاڵ بە کەشتێکان و ئەنێ بۆرە جەزیرەیەک کاتی ئەگەنە جەزیرەکە و لە ئادەن لە جەزیرەکە تەماشاکەن کابرایەک بتێکی داناوە و دەستەکات لێ ئەپارڕێتەوە و هاوارە ئەکا و فرمێسکە ڕژێنێت ئەوانی زۆر ئاقلانە قسەی لەگەڵاکەن ئەڵێن ئەمە چییە وەڵامیانەداتەوە ئەمە چییە ئەڵێ ئەمە لە کەیەوە هەیە ئەم مجەسەمە هەڵە 15 ساڵە ئەڵە ئەی پێش 15 ساڵ ئەڵە نەبوو ئەڵێ ئەی تۆ چی دەپەرست ئەی تۆ هاواری لەکی ئەکرد خۆ ئەمە نەبوو تۆ هاواری لەکەیت باشتر وانییە ئەم هاوار لە تۆ بکە کە تۆ لە عمرت لە ئەو زیاترە ئەی ئەگەر ئەمەی ئێستا نەما بەردێکی گەورە وردی کرد چی بەدیل چییە بەڵێ بەڵێ ئەی باش ئەمە پێش ئەوەی بێتە ئەم مجەسەمەیە چی بوو ئەڵێ بەردێکی خڕ بوو ئەی ئەم بەردە خڕە کێ دروستی کرد ئەیوا نازانیم گەڕێنە بۆ لای ئەو کەسێک کە ئەم بەردەیشی دروست کردووە و ئەم بەردەیش ئەتوانێت لە ناو بەرێت ئەمجا تۆیشی دروست کردووە تۆوا نازانی ئەو کەسێ ئەم بەردەی دروست کردووە ئەم گژوگیایی دروست کردووە تۆیشی دروست کردووە حتمما ڕست ڕۆزیەکەش ئەو دروستی کردووە
ئەڵێ ئەم قسانەتان لەکوێ هێنا بەعزێ ئاەتی بۆ خوێندنەوە بۆی معنە ئەکەن زۆر دڵی پێ ئەگەشێتەوە ئەمجا ئاەت الکورسی بۆ خوێندنەوە و مانای ئاەت الکورسی بۆ ئەکەن دوایی شەویە دیتر لەگەڵ یادا ئەنێشن و توێژێکی خۆشەکەن و لەگەڵ ئەوە ئیسراحەتەکەن شەو کە ئەخەون پێکەوە ئەم پیاوە ناخەوێت ئەڵێن ئەوە ناخەویت ئەڵێ ئەی ئێوە باستان کرد ئەو خوایی کە ئێمە ئێسەوە قرارە منی بپەرستم و ئێوە چێنەکە ئەیپەرستن ناخەوێت لا تأخذه سنة ولا نوم ئەی من چۆن لەپاڵ ئەوە بخەوم چۆن بە حزوری ئەو سەیری منەکە و من بخەوم و قاچ ڕای کێشم و دەمداچەقێنم ئەمجا جوابێ دەنەوە ئاخر ئەو هەرگیز ناخەوێت ئێمە ناتوانین نەخەوین ئەوەی کە لە منەتەکانی ئیلاهی مادام خەوتین و سوپاسمان کرد کە خەوی بۆ داناوین دوایە خەبەرمان بوویەوە و سوپاسمان کرد کە گوێچکە کەڕەکانی پێداینەوە و چاوکێرەکانی پێداینەوە بە ئاگای هێناینەوە و مێشکمانی ئیسراحەت پێدا سوپاسمان کرد خوالیمانی قبوڵەکات دەی ئەم زاتە لە ئەسڵا بەشۆن حەقە ئەگەڕا دەی ڕەب العالەمین ئەمانەی کرد بە سەبەبێک ڕەشەبایەک ئەمە هەڵکات بەبێ ئیرادی خۆیان بڕۆن بن بە وەسیلەی هیدایەتی ئەو بیگەن بیخەنە سەر شەڕێگا کەواتە ئەو خەڵکە کە خۆی بە محتاج زانی لە دوای ئەوەی زانی ئەمە ئەو عەبایە نییە ئەو گرتوێتی لە ڕێگا بەریاوە دوای ئەوەی زانی ئەمجا خۆشی بە محتاج زانی ڕەب العالەمین ئاوایە بەدەمیەوە و هیدایەتی مامۆستاکەواتە ئێستا دەکرێت بڵین هیچ کەس بەڵگەیەکی بەدەستەوە نەماوە هیچ کەس عوزرێک بیانوێکی بەدەستەوە نەماوە کە بڵێ من پێم نەگەیوە هەرەوەندە دەزانم هەرەوەندە ڕۆڵە شارەزا بووم ئیتر ئەوەیە کە من دەیزانم هەرەوە دەکەم ڕێگا هەیە ئێستا چەندین زانایی بەڕێز هەیە چەندین مامۆستای شارەزا هەیە چەندین بانخوازی زۆر بە ئاگا هەیە کە دەتوانێت خەڵک و شێر بکاتەوە ینی پێویستە ئەو کەسانەی کە ڕێگاکە بە باشی نازانن ئەو کەسانەی کە بە سەرچاوی نوری ئیمان نازانن ئەو کەسانەی کە ڕێگاکەیان لە بەردەم ڕوون نیە بەرچاو ڕوون نین دەتوانن پرسیار بکەن دەتوانن بە شوێنی دابچن و بە ئاسانی بەدەستی خەن ئەوە یەک حەقیقەتێکە ئیمڕۆ ئەتوانم بڵێم پێغەمەران کاڵم پێغەمەران بەم معنا ئەوەی ئەبێتە سەبەبی هیدایەت زۆر و زەبەنەیە ممکنە 50-60 ساڵەم و پێش زۆر کەم بوو 50-60 ساڵەم و پێش هەر خودی ئاوەز کەم بوو ئاوەز خەڵک ئاوەزی کەم بوو بە خوێنەوارەکانی دینیشەوە نهایەتەن خەڵک حەقایقی دەرگ نەکردایە زۆر ئیشکالی نەبوو بەڵام ئیمڕۆ ئەبینین تەنانەت هەر لە ڕێی ئەنتەرنێتەوە معجزەکان ڕۆژانە لە هەر خاڵێکی ئەم سەرزەویە معجزەیەک ڕوئەدا تۆ بەسانی ئەتوانی بیبینی و خوا خۆیت پێ بناسێنێت دەی باشە بۆچی کچی جۆرج بۆش کە خۆی بە فیرعەونی ئەم سەرزەوی ئەزانی باشە ئەو ئەتوانێت لە ناو مەسیحیەتە لە کاتێکە ئەو ئیسلامی بە داعش بینیوە لە کاتێکە ئیسلامی بە مەجموعەیە تونڕە و نالەبار زانیوە مەجموعەیەک خەڵک لە وڵاتانی ئێمە ڕۆشتون دەبێت بە عەزەکاری نالەباری و ممکنە مافیایی و ئەم جۆرەشتانە ئەکەن ناویشان لەسەر شناسنامەکەشان موسلیم نووسراوە لە ناو ئەو هەموو جەنگەڵ و زوباڵەیە ئەو ئەتوانێت خوا بدۆزێتەوە و ئەتوانێت دینی ئیسلام بدۆزێتەوە و یەتە سەر شاشە بە کەلیمە سەلام عەلەیکوم قسە لەگەڵ خەڵکە ئاکات ئەمجا ئەڵێ شکری خواکە کە خوای گەورە منی هیدایەت داوە بۆ ئەوە ئیدۆزێتەوە بۆ ژن خۆشکی پۆل برێمەر تۆنی بلێر دووبارە ئەم ئیسلامە ئەدۆزێتەوە حەقانەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام حەقانەتی ئەم قورئانە ئارامەشە بۆ دڵەکان ئەیدۆزێتەوە بۆ ئێمەی لە شاری 200-300 مزگەوتیە بۆچی ناتوانێت بیدۆزێتەوە بێجگە لەوەی کە ئەو عالەمە شوێنی هەوا و ئارەزوو کەوتووە ئەوانەی ئەوروپاش ئایناشت هەر شوێنی هەوا و ئارەزوو کەوتون وەی لە بەڕاستی ئەوانی زۆر زووتر ئەیانتوانی ئەم دینە بدۆزنەوە ئەی فیرعەون مەگەر ئەو هەموو
معجزەی کە موسا عەلەیهی سەلات وسەلام کردی دوای یەکەیەکە موسا وعدی بەڵاکانی پێدان یەکەیەکە بەڵاکان هاتن بەسەریا داوایان ئەکرد لە موسا بڵێ بەخواکەت ئەم بەڵا لە سەرمان هەڵگرێ ئێمە ئیمانت پێێنین بەڵاکانی هەڵەگرت ئیمانم پێ نەهێنا دوایە گەورەترین معجیزە گەورەترین خەتەر کاتی ئەوان شوێنی موسا و شوێنکەوتوانی کەوتن کە لە ناویان بەرن موسا عەلەیهی سەلات وسەلام دار ئەدا لەو دەریایە دەریا لەت ئەبێ وكل فرقة كالطود عظيم هر لايكي وكو شاخيكي برز طودي العظيم كتي أم فرعون نالي أما بس نبو من خواي قورا عقلي لأسنته شوكتر معناي أو نما وعقلي في بيالات شايستي أو نما وعقلي بيت يتبيني أمدو شاخ عظيمة كهردو كان آون كنجاة بو موسى طلي بو أم حبي أو ثروة مقاميك هيتي أو فرعنيك أيك ويلك شاي شرب العاسي أم حقائقة كواتا أو خلقا مجموعيك حزو آرزو شوين كوتني هوا يان هوايك بين جيشو رأك بشوينيا هنك جيشتون بآرزو كانيان هرچنا جيشتن بآرزو كانيش جيشتن بآرزونيا بەڵکو هەوایەک لە ڕائەکە شەبەحێک لە بەردەمیان ڕائەکە بانکی ئەەکەی لە دواوە نایە بەدەمتەوە پەلاماری شەبەحەکە ئەدا شەبەحیش ئەو هەر ئەڕوا و شەبەح هەر ئەڕوات تارمایی و بانگەکەی تۆ جواب ناداتەوە هەتا ئەکەوێتە ناو چاڵێکەوە و وەکو فرعون دوو شاخەکە ئەدا لە یەک و لەوێ ئەخنکێ لەوێ ئەڵێ ئیمانم هێنا بە ئەوەی کە موسا و شوێن کەوتوانی موسا ئیمانان پێهێناوە خوای گەورەژە فەرمی ئەلئان ئێستا ئەو پیاوەتی تۆ نییە ئیمان ئەهێنیت ئەو خەڵکە شوێن شەبەحێ کەوتووە شوێن تارماییە کەوتووە کە تارمایی حەز و ئارەزوەکانە ئیتر ئامادە نییە جوابی ئەو خەڵکە بداتەوە ئەژینە بەڕاستی عوزر نەماوە بۆ هیچ کەسێک بە ئاسانی دەستدەگا بە هەموو سەرچاوەیەک بە هەموو ڕۆشنایەک ئەگەر بڵێ بڵێ زۆر باشە مامۆستا دەمەوێت ئەو بپرسم کەسێک کە بڵێ من پەیوەستم بە ئیمانەوە ئیماندارم بەڵام لە کرداردا شتێکی ترکە هەمیشە ئەم جۆرە لە مرۆڤ ئەم جۆرە کەسە جۆرێک لە عوقدە و گری دەرونی بۆ دروست نابێ یان تۆشی جۆرێک لە نیفاق نابێ ئەم جۆرە کەسانە نەک تووشی جۆرێک لە نیفاق نابێت ئەسڵەن خودی نیفاقە بەڵام نیفاق لە دوو شێوەی هەیە شێوەیەکیان ئەسڵەن ئیمانی پێی نییە بەڵام لە ناوەندێکە ئاژی کە ئەو باوەڕێیان هەیە وا ئەگەینە منش ئەو باوەڕم هەیە ئەسڵەن خۆی باوەڕی پێینەوە درۆکات ئەمە شێوەیەکیانە شێوەیەکی تریان بە ئازادانە نیفاقەکەی هەڵبژاردووە مثلەن ئەم عالەمە ممکنە ئێستا نیزامێک دژایەتی دینەکەمان بکات یعنی پیان خۆش بێ ئێمە لە دینەکەی خۆمان لادەین و ڕووکەینە دینێکی تر ئەوە نیە ئێستا جارێک ئەدرێ بۆ دینی یارستانی تازە بکەنەوە ئەوە نییە چەندێک ئیعلامەکانە خستبووە کار بۆ مەسەلەی زەردەشتەکان و هاتن لێرە نازانم کۆنگرە ببستن و ئالەم بابەتان هیچیش نەبوو بەڵام گەورە پیاوێکی مەسەن وەکو مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس فەوتەکە کەس خەبەری لێ نییە هیچ ئیعلامێک باسی ناکا گەورە پیاوێکی وەکو دکتۆر مستەفا زاڵمی کە دنیایەک شانازی پێوەکە ئەسڵەن زۆربەی وڵاتانی ئیسلامی کتێبەکانی بە من هەست دەخێن لە کۆکانە مەسەن گەورە پیاوێک وەکو سەلاحەددینی ئەیوبی کە ئەگەر ئێمە هەر لە ڕووی کلتور و تەماشاوان بکردایە ئەمانوت عالەمی ئیسلامی لە مالیزیۆ بیگرە هەتا ئەگاتە مەغریب خەڵق قەرزاری کوردە تا یەمەن بڵێ هەر لە یەمەنە کە ناوت برد قەومێک لە یەمەنە هەیە ناسراون بە وەچەی سەلاحەددینی ئەیوبی خۆ کوردیان لەبیر نەماوە عەرەبن بەڵام بە سیلسیلە ئەگەرنەوە بۆ سەلاحەددینی ئەیوبی معاشێکی تایبەتی خۆیانیان هەیە تا پێش ئەم وەزعەکە ڕوویدا بوو معاشێکی تایبەتی خۆیانیان هەیە ئیتر وەزیفەکەی هەرچی هەیە زەراعەت و فەلاحەت بۆ خۆی هەرچی هەیە ئەو معاشە تایبەتیەی کە مادەم لەنەوەی سەلاحەددینی ئەیوبیە و سەلاحەددینی ئەیوبی ئەو تاجە فەخرەی خستە سەرسەری موسڵمانان کەواتە ئەگەر ئێمە شانازیەکمان هەبێت لەم سەرزەویە
بوونی سەلاحەدینی ئەیوبیە کە کوردە و ئێمە لە ئەوانین دەیست تەماشاکەی بڕۆت سەیری لە مەکتەبەکانە باسی مێژوو ئەکرێت بزانە ناوی سەلاحەدینی ئەیوبی تایە باشە سەلاحەدینی ئەیوبی بە چاکییان بە خراپی کورد بوو یا کورد نەبوو هەبوو یا نەبوو ڕۆڵێکی چاک یا خراپی بینی یا نەیبینی دەی چۆنە تاریخ ئەیسڕیتەوە چۆن ئەیسڕیتەوە مادام ناوی موسڵمانە مادام ئیشی بۆ ئیسلام کردووە ڕۆڵیشی نییە ناوی نیە منهجی ئێستا بەڵێ ناوی نییە ئەسڵەن ئەگەر باسی ئەەکەی جنێوی پێدەن بڵێ لێرە مەبەست ئەمەم لەبیر نەچێ لەم کاتەیە کەسێک بڵێ من موسڵمانیم نەکەس لێ تووڕە نابێ ئەڵەن تۆ زۆر عاقلیت دەی لێرەیە کابرا هەر بەخۆشی بە موسڵمان ئەزانێ و کەچی کردەوەکانی غەیری ئیسلامیە کەواتە ئەمە جۆرێکی تر لە نیفاقە بەڵام نەک ئەو نیفاقە ترسنۆکانە نیفاقەکە خۆی هەڵبژاردو بەچی بەم شێوەیە وجدانی خۆی ڕازی کردو کە بڵێ موسڵمانم ئەمجا خوا کەریمە لە کاتێکە هیچ ڕێزێک بۆ کەرەمی خوادانانێت خوا کەریمە یعنی بەڕێزە دەی هیچ ڕێزێک بووە ئەو خوا ڕێزدارە دانانێت گوناهەکە بێئەدەبیەکە جینەوەدا قسەی بێمەعناەکە لە ماڵۆ مێزی تاوڵیان هەیە مێزی قماریان هەیە مێزی دۆمینیان هەیە کاتی قسەی لەگەڵاکەی ئەڵێ لە بەتاڵیا چی بکەم باشە تۆی ئیماندار تۆی خەلیفەی خوا لە سەرزەویە تۆی مەئمور تۆی کە خوای گەورە پێی وتویت خوای گیان و ماڵی لێ ئەکڕێ ئیمجا بەهەشتی پێ ئەفرۆشێت ئەوەنە بەتاڵی مێزی تاوڵە و مێزی دۆمینە و مێزی کۆنکا و قمار و ئەم جۆرەشتانە جیاجیابن کەواتە ئەو خەڵکە خۆی ئەم جۆرە نیفاقی هەڵبژاردووە مامۆستا ئێستا زۆرێک لە کۆمەلگاکان و کۆمەلگاکانی موسڵمانیش بەدەست کێشە و گرفتاری و شێوانی یان تێکچوونی شیرازەی ئاشتی کۆمەڵایەتیەوە دەناڵێنن زۆر جاران بەدەست گرفتاری ئاسایشی خۆراکەوە دەناڵێنن بەدەست ئەوەی کە ئێمەی کوردیژەوەی کە شانازیمان پێوە دەکرد لە ڕووی ئاسایش و ئاسایشێکی باشمان هەیە بەڵام بەداخەوە ئێستا ڕۆژانە لە هەواڵەکانە جۆبیز دەبی لە میدیاکانەوە لە سۆسیال میدیا لە دەنگ و باسی ناو تاکسی و بازار و هەموو شوێنێک کە فلان کەس لەوێ کوژرا فلان کەس لەوێ ئاوای لێکراس فلان کەس هێرشی کرا سەر فلان کەس هەرچی حورمەتی کرا دەبێ بڵێم پەیوەستبوون بە ئیمانەوە تا چەند ئاستی تاوان و کێشە و گرفتاری لە نێو کۆمەلگادا کەم دەکاتەوە وای لێ دەکا کە کۆمەلگا ئارام بکاتەوە کۆمەلگا بەیەکەوە ئاش بکاتەوە کۆمەلگاوە لێ بکە کە تەماعیان نەبێ بۆ ماڵی یەکتری بۆ ناموسی یەکتری بۆ سنووری یەکتری بۆ هەموو شتێکی یەکتری با لە پێشە گوێلم ئاەتە بگرین ئەفەرمێ ألم ترى كيف ضرب الله مثلا قرية كانت آمنة مطمئنة يأتيها رزقها رغدا من كل مكان فكفرت بأنعم الله فأذاقها الله لباس الجوع والخوف بما كانوا يصنعون ألا نابيني خواي قورا نموني آودانيك إهنيتوا كانت آمنة لڕێی ئەمن و ئاسایشەوە بەتەواوی دڵنیا لەو دەشتا بخەوە لە سەربانە بخەوە حەوشەت با بێ دەرگا و باڵێن بێت با دەرگاکانت قوفڵی پێوە نەبێت ئامینەتەن بۆ کوێ دەڕۆی بڕۆ بۆ کوێ ئەڕۆی بڕۆ ئەمجا لە ڕووی ڕزق و ڕۆزیەوە مطمئینە ئەم کەلیمە مطمئینە زۆر قەویە ئێستا شەرحی مطمئینەکە ئیتر مەترسە لە بەسیەتی و لە نەبوونی هەر دەبێت ئیتر شەرحیەکە مطمئینەکە چۆنیە یەئتیها رزقها من كل مكان لە هەموو لایەک و ڕزق و ڕۆزی ئاهات بەرەکەت ئاهات فكفرت بأنعم الله ئەم خەڵکە کوفرانی نعمەتی خوای کرد شکرانە بژێر نەبوون ئیمجا کوفران عەکسی شکرە شکر عەکسی کوفرە کەسێکە شکر ئەبێتە سیفەتی وردی سەرزبانی پێ ئەوترە شاکر ئەو کەسەیش کوفر ئەبێتە وردی سەرزبانی هەموو شتێک ڕەتەکاتەوە کوفر بمعنای جنێودان بەخوانا ئەوە جنێوە کوفر ئەمەیە کە تۆ هەموو شتەکان لە شوێنی خۆیانە ناسیت منەتی خوا نەزانی بەو شەوەی کە هەیە بەم حەساسیەتەوە دەست بۆم شتانە نەبەی کە ئەمانە
هەدیە و ئەمانەتی ئەڵڵان لەلای من فكفرت بأنعم الله بم هم نعمتان كفري كرت فأذاقها الله لباس الجوع والخوف كوك هرساتنا ونشتبكم القان إذا أمنيت نما رزقش نما ترس برسيتي سكت خالي لجاني خويش يكسات أمين نبيد أمجا أفرمي فأذاقها بي تجان تي لباس نار عذاب لباس شتێکە ئەوە نییە ئەگەر لە وڵاتەکەی خۆی دەرچ و نەجاتی ئەبێلەی چونکە تۆ لە ئەنجامی کوفرانە نەک لە ئەنجامی ئاگرێ لەوێ کەوتوتەوە کە تۆ ڕات کرد ئیتر ئاگرەکە بەجێڵیت کوفرێکە ئەم کوفرەت وەکو لیباس کردوتە بەری خۆت بۆ هەرکوێ بڕۆی هەر لە ئەمانانیت نەمان بینی ئەوانەی کە لە سووریا ڕایان کرد بۆ یۆنان دەوێت چیان بەسەر هات لە دەریا خنکان ئیتر فأذاقها الله لباس الجوع والخوف يعني لسنوركاني أوروبا تشان بينك لنا وڵاتانی أوروبا لان پۆلیس سەگەکانەوە بڵێ مناڵەکانان فراندن سەگ پەلاماری ئەدان لەوێ شەقیان تێ هەڵەیان تووشی نەخۆشی بوون و داو دەرمان ناکرێن کەواتە ساڵ لەو سنوورانە دەهێڕان ناو قوڕ ناڕەحەت دەی کەواتە وەکو لیباسێک لە بەریان نایە تەنها لە داکەندنی ئەو لیباسە کە لیباسی کوفرانە وەکردنەبەری جلی شکرانە بەوە نەجاتیان ئەبێت ئەمجا کۆتایەکە بیماکان و یەسنەعون کەواتە ئەم جلە خۆیان چنیویانە ڕێس و چنینی دەستی خۆیانە بە ئیسلاحی کرد بافتی دەستی خۆیانە خۆیان دووریویانە پڕ بەبەری خۆیان دەی لێرەوە جوابەکەتمان پێ ئەدرێتەوە ئەتەوێ نەجاتی بێ ئەبێ لیباسی شکر بکەیتە بەر ئەتەوێ نەجاتی بێ ئەبێ لیباسی کوفرداکەنیت ئەبێ بگەڕێتەوە بۆ ئەم ماکە ئیمانیانی کە باسمان کرد ئەو کاتە تۆ پێویست ناکات تۆ لە دوشمن ڕاکەیت لەو کاتە تۆ هاوارکەی یا ڕەب من بووم بە بەندەی تۆ ڕزگارم کە یا ڕەب بووم بە بەندەی تۆ ڕزگارم کە باوەڕکە لەوێ ڕزگار دەکات لە کاتێکە کە خەریکی کەلەبجە ئەکرێیت کە چواردە و دراویت لەوێکو خوای ڕەب العالەمین چۆن موسى عیسی عەلەیهی السەلات وەسەلامی ڕزگار کرد هەزاری ترمان بینیوە کە پێغەمبەریش نەبوون و ڕزگاریان بووە ئاوا ڕەب العالەمین ڕزگارمان نەکات خوای گەورە ڕزگارمان کە لە هەموو بێسەروبەریە کە گرفتاری بووین کە تووشی بووین لە هەموو ئەوی کە ڕێگا ڕۆشنەکەمان لێ بزر بۆ خوای گەورە ئاشنامان کاتەوە بەو ڕێگا ڕۆشنەی کە بەخۆی بڕیاریداوە و ئەو حەبلە بەهێزەیە کە دەمانگەێنێ بەو سەری کە دەمانگەێنێ بە کەناری ئارامی دەمانگەێنێ بە بەختەوەری هەڵبەت من پرسیاری ترم ماوە بەڵام کاتەکەمان وا دەزانم ئەوەندە هەڵناگرێت کە پرسیاری تر بکەم چکە پرسیارەکە بێگومان بەڕێستان کاتە دەیە بۆ وەڵامدانەوەی زۆر سپاس مامۆستای عەزیز و خۆشەویستم لە تەوەرەی ئەمڕۆی بەرنامەی باسخواست مرۆڤ لە سایه ئیماندا مامۆستا قادر دەرەشیشی بانخواست میوان مابووی زۆر سپاس دەکەین ماندووبان کردی سپاس بۆ ئێوە بۆ یەگران و بینەرانی بەڕێزیش زۆر سپاس زۆر سپاس مامۆستا گیان بینەرانی عەزیز و خۆشەویست سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئەم ساتە لەگەڵمان بوون هیوادارین کە لەو پرسیار و لەو وەڵامانەی مامۆستای عەزیز و خۆشەویست مامۆستا قادر دەرەشیشی ئەوەی عەزیز سوودمەند بووبن و ئەوەتان بۆ ڕۆشن ببێتەوە کە ئێمە لەکوێی ئیمانداین کە ئیمان لەکوێ و ئێمە لەکوێین چۆن بتوانین جارێکی تر ئەو هەوڵە و کەم و کورتیانەی هەمانە لە جێبەجێ نەکردنی بنەماکانی ئیماندا چۆن چارەسەریان بکەین زۆر زۆر سپاس بۆ ئێوە و سپاس بۆ هاوکارانم بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم هەمیشە لە خێر و خۆشی و کامەرانی و بەختەوەریدا بن خواتان لەگەڵ
ئایا ڕێفراندۆم چیە و ڕێفراندۆم ئەنجام بدرێت کوردستان بەرەو کوێ دەڕوا کێشەی ڕێفراندۆم ئەوڕۆ لە کوردستان لە خودی ڕێفراندۆمەکرد لەوەیە کە ڕێفراندۆم کراوەتە ئامرازێکی ململانەی سیاسی لە نێوان حیزبەکان ئامادەسازی هەیە بۆ مەسەلەی ئەو دۆخی لە کوردستان هەیە دۆخێکی ئالۆزە خەڵکی کوردستان 2 ساڵە برسی دەکرێت یعنی کەواتە 2 ساڵ تۆ خەڵچێک برسی دەکەی ماناوە تۆ وای پەروەردە دەکەی کە بنەخێر دەکەیت ئەو کۆدەنجێ چۆن دروست دەبێت لە کاتێک کە زۆرەکەی کەس ناخوێن دەبوایە دانوستانەکان بکرابە لەگەڵ گۆڕان لەگەڵ کۆمەڵ